قائانی سیخوڕی ئیسرائیلیان پیاوی حەوت ڕۆح ئامادەکردنی هاوڵاتی جیاواز لە سەرکردە و بەرپرسە ئەمنیەکانی دیکە ئیسماعیل قائانی 2 ساڵی ڕابردووی بە کەڵەکەکردنی ناوبانگێک بەسەر بردووە بەهۆی توانە نائاساییەکەیەوە لە بەزیندویی مانەوە لە کاتێکدا هەموو فەرماندەکانی دەوروبەری دەمرن لە ئێستاشدا کە وڵاتەکەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل لە شەڕدایە چارەنووسی ئەو جارێکی دیکە بابەتی قسە و باسێکی شەڕوپڕە لە کاتێکدا دەنگۆیەک بڵاو بۆتەوە کە گوایە بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئیسرائیل ڕاگیراوە یان تەنانەت دەوترێت لە سێدارش دراوە. قائانی تەمەن 67 ساڵ لە مانگی کانونی دووەمی ساڵی 2020 فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی گرتووەتە ئەستۆ کە بەرپرسی یەکەمی ئۆپراسیۆنە دەرەکیەکانی ئێرانە ئەوەش دوا بە دوای کوژرانی قاسم سولەیمانی فەرماندەی پێشوو. لە ماوەی بەرپرسیارەتەکەی قائانیدا هێز و لایەنەکانی پاڵپژ لە ئێران لەت بوون و زۆرینەی بەرپرسەکانیان لەناو چوون کە دیارترینیان حەسەن نەسڕوڵای سەرۆکی پێشووی حیزبوڵڵای لوبنان، ئیسماعیل هەنیەی بەرپرسی مەکتەبی سیاسی بسوودنەوەی حەماس و یەحیا سنواری سەرۆکی ئەو بسوودنەوەیە. ڕۆژی شەمەی ڕابردووش لە دەستپێکی شەڕی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل قائانی بووە شاهیدی کوژرانی ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕێبەری باڵای وڵاتەکەی سەرەڕای چەندین کەسایەتی حکومی و ئەمنی ئێران لە کاتێکدا دەوترا ماوەیەک بەر لە هێرشەکە لەگەڵ خامنەی لە کۆبوونەوەدا بوو. لەم سەر و بەندەدا بەم دوایە ئیسرائیل لیستی ئەو بەرپرس و فەرماندانەی ئێرانی بڵاو کردەوە کە لە لیستی کوشتندا دانراون. ئەوەی مای سەرنجە کۆتایی هەفتەی ڕابردوو ئەو لیستە بە تەواو ڕاگەندرا بەبێ ئەوەی ناوی قائانی تیابێت بەمەش گومانەکان لەسەری زیاتر بوون بەهۆیەوە لەلایەن بەشێک لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو کراوەتەوە کە ئیسماعیل قائانی لەلایەن سوپای پاسدارانەوە لە سێدارە درراوە با گومانی ئەوەی کە بریکاری مۆساد بووە. هەواڵی کوشتنیان کوژرانی قائانی یەکەم جار نییە. باڵکو ساڵی ڕابردووش لە میانی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلدا دانگۆی مردنی بڵاو کرایەوە بەر لەوەی لە کۆتاییەکانی مانگی حوزەیراندا بە جلوبەرگی مەدەنی و کڵاوێکەوە لە کۆبوونەوەیکی جەماوەریدا لە تاران دەربکەوێتەوە بەڵام نازاندرێت ئاخۆ دەرکەوتنی ئەم جارێکی دیکە بە زیندوێتی لەسەر شەقامەکان دەبێت یاخود بە مردوویی لەسەر شاشەکان.